ئارامی و سۆز شەرم و حەیا ڕێز و ویقار کردبوون یا ئاوێنەی کردار و گفتار خاچی بوون و خەڵک دۆستی و مشورخۆری پێناسی بوون بۆ گشت بوون خەم و ناسۆری کە شەهید بم ئەوسا ئەم ژینە بۆم ژینە بۆیەوە پێش خۆی دای و دەروون بەزیوی خوای پەروەردگار فەرموویەتی ومن أحسن قولا ممن دعا إلى الله مەلا شەریف خواناسی خامۆش و کڵپەی شۆڕشێکی بەجۆش گەلێک تروسکەی درەوشاوە هەن دەبنە نورستانی گەرمیان و کوێستان وەکو خەرمانەی دەوری مانگ لە دوور و نزیکەوە دیاری دەدەن چاو و دڵی ڕێبوارانی ڕێگای ڕاستی و سەرفرازی ڕوون دەکەنەوە لەوێ ئیدی خامە سەری خەجاڵەتی بەردەداتەوە و شەمات و بێدەنگ دەبێ شیعر و پەخشان دۆشدا دەمێن و هەست و خوستیان لێ نایە کام پۆلە وشە لە دەستی دێت ببێتە چوارچێوەی ئەو بڵێ سەعاشقەی لە هەموو لاوە دڕ بە تاریکە شەو دەدا پشودان نازانێ و بێ ئۆقرەیە شەپۆل ئاسا بوون و مانی لە جۆش و خرۆش و جوڵاندا دەبینێ وچان بە مەرگ و نەمان دەزانێ زۆر تاسە و خوورپە هەن وەکو ئەو دەریایەن لە دۆلکەی وشە و دەربڕیندا جێیان نابێتەوە تەنها جەزبە گرتوەکانی ئەو حاڵەتە دەرچی پێدەکەن و لە گوتن و نووسین نایەن ئاخر نەخونچەی نێو بەستەڵک پێناسە دەکرێ نە ئەو ئاگرە شوانانەی لەسەر دوند و ڕەوەزانەوە چاوی بە فرامبار و ڕێبەندان دەکۆڵن دەستەمۆ دەکرێن ئەو داستانانەی وشە بە وشە بە خوێن نووسراون خامە و دەربڕین دەرەقەتیان نایە هەرەوەندە دەکرێت چەند ساتێک سەرسام و بێدەنگ لە بەردەمیان ڕاوەستی و بیر لە مەزنی و گەورەیان بکەیتەوە ئەو سەرانەی لە قەندیل و ماکۆک تێپەڕین و لە نێو تەم و مژ و تارمایی کانوندا وەکو بابە گوڕگوڕ کوردستانیان کردە چراخان دەستی کام شیعر و پەخشان نووسی کەڵەگەتیان دەگاتێ ئەو شەهیدانەی بەو پەڕی تامەزرۆییەوە بوونە ئەستێرە گەشەی ئاسمانی سەروەری کامە دێڕ دەتوانێ پڕ بە چاوان لێیان بڕوانێ و لە ئامێزی خۆیدا حەشاریاندا ئەوانەی لە ئازاری 91دا نێرگزیان لە یەخەی بەهاردا بوونە داینەمۆی قۆناغێکی نوێی ژیانی نوێی ئیسلامەتی و کوردایەتی سیما و وتەی جوانیان هەناسەیەکی دی سەحەری هێنا بۆ بەرەبەیانی مێژووی ئەم گەلەستەم دیدەیە یەکێک لەوانە مامۆستا شەریف حوسێنی عابیدی شەو و سوار چاکی ڕۆژ بوو کە ناسراو بوو بە مەلا شەریف لەو قورئانە پیرۆزەی کە خوای پەروەردگار نردوویەتی بۆەوەی ئینسانیەت حەسێتەوە بۆ ئەوەی خەڵکی لە دووبەرەکی و لە کوشتنی بەناحەق و لە پڕی و پڕی ڕزگاری بێت بە ژیانێکی بەختەوەرانە و شەهید مامۆستا شەریف حوسێن مستەفا ساڵی 1969 لە گوندی خدرانی بناری کۆسرەت چاوی بە ئازار و ژانی میلەتەکەی هەڵێناوە تاپۆلی شەشەمی سەرەتایی خوێندووە لاوێکی مەند و هێمن و لە خواترز بووە و بەردەوام ڕووی لە خێر و چاکە بووە لە نێو هاوڕێ و هاوسەنگەر و خزمانیدا بەوە ناسراوە خاوەن بیر و باوەڕێکی بەهێز و عەزمێکی ئیمانیانە بووە خەسڵەتی سەرکردەی موسڵمان و بوێری و ئازایەتی لە ئاکاریدا ڕەنجی داوەتەوە بۆیە ئەوانەی لە کەسایەتی دەدوێن ناتوانن باسی ئەو ڕۆڵە نەکەن کە ناوبرا و کاریگەری لەسەر بەرامبەرەکەی دادەنا سەرباری تەمەنێکی کەم خاوەنی ئەزمونێکی سەرکەوتووی قوڵی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بووە ڕێبەرێکی سەرکەوتووی سیاسی و سەربازێکی حەقبێژی کاروانی خودایی بوو وەتەرجیعمان دەکا لەسەر چەند شتێک کە ئێمەی موسڵمان پێویستە بیکەین ئەویش ئەوەیە دەفەرمێ قسەی کێ لە قسەی ئەو کەسەی چاکترا کە خەڵکی بانگ دەکا بۆ ڕێبازی خوای تی سولەیمان ئەمن بە عیلم و زانیاری خۆم دەوری شتێکم داوەکات و دەورت پێ نەداوە و نایزانم ئەمن شتێک دەزانم کە تۆ نایزانم
ئەوەتانێ بێجگە لە لێکدان و پێکدادان تاریخ هیچی دیکەی نەنووسیوە کە تەماشا دەکەین یەکێک لە شەڕەکان بە ناوی شەڕی بەسووس کە دەڵێت 40 ساڵی خایات لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە منداڵێک بە خندەقی ئەو بە قۆچەقانی بەردێکی لە چاوی مانگای داپیرەیەکیدا لە خدرانێ لەبەر مەکتەبماندانا دەیخوێن لەخوا بەزارێ هەموو ساڵی یەکەم بوو مامۆستاکان زۆریان خۆش ئیمتیحانی نەدەکرد هەموو ساڵێکی هەتا 6 تەواو کرد لەگەڵ 6 تەواو بوو طبعاً کێشەی تەلەبەی زۆر بوو لە شارەکان دڵم نەهات بینێرم بۆ ئەو لە شارانە بخوێنی لە خوێنیکە نەمهێش بچی بۆ خوێندن لەوێ ئێشمانەکەم کاکەوە خوێندەواری باش تێ و تازە بەسە هیچکە مەخوێنە دڵم نابنێرم بۆ شوێنیان بۆ کۆیان بۆ سلێمانیان بۆ بڵێن ڕانی ئەوانە وعزی تەلەبەی تۆزە ناخۆش بوو ئەو زمانی زۆر کوشار لەسەر تەربای هەبوو ئێمە نەمانهێش بخوێنێ ئەنجا دوایی ئەگەر وازی لە خوێنی تەمان هێنا و وازمان پێلێنا ئەمە نەمانهێشت مامۆستا شەریف ئەو جارەکانە هاموشوی مامۆستا مەلا عومەری خدرانێ کرد لە کنوی قورعانی دەخوێن و لە کنوی زۆر مامۆستا ڕای لێبوو ماشەڵڵا دەیگوت کاخر دەیگوت ئەو دەرسێ من پێی دەڵێمە مامۆستا شەریفی دەیگوت جاری کە پێی ناڵێمەوە بابم بەهۆی ئەو ئیخلاسە زۆرەی کە هەیبوو خوای گەورە تەمەنێکی پانی پێبەخشی بوو بۆ خۆمان جاریوا لە بین یەکترەکە باز دەکەین بۆ خۆمان سەیرمان پێدێت چۆن باوکمان توانی لەو تەمەنە کورتەی ژیانیدا کە لەسەر کێلەکەی موالیدەکەی نووسراوە چۆن توانی ئەو هەموو ڕێژ و خۆشەویستە لە دڵی خەڵکیدا بچێنێ لە هەر شوێنێک کە لە هەست کۆڕێک لە هەز مەدریسێک باسی بابم دێتە گۆڕێ ئیلا دەبێت لە کۆتایەکەیدا هەناسەیەشی سارد و پڕپەڕۆشی هەرتێدا بێ ئەوەش ئەو پەڕی جوهد و ئیخلاسی بابم دەگەێنێ باوکم نەک هەر بۆ خودی ئەو ئیشەی خۆی بە جوهد بوو یعنی جارجار بۆم دەجێڕنەوە برادرانی بابم لە سەردەمی ڕاپەڕینەکەشدا هەمیشە هەر لە خەمی خەڵکیدا بوو یعنی لەو ڕۆژانەدا براک بۆی باسکردم هێندێک نانی وردی ئەگەر شەهیدیش بوو خوای گەورە بە شەهید قوبوڵی کردبێ ئەو نانە وردەی هەر لە باخەڵێدا بوو ئەو کاتی بەرگ و لیباسی ئەو کاتی وا بوو پێش و پاشی ساقۆیەکەت دەتوانی نانی وردەی تێکەی بە ماڵاندا دەگەڕا سەردەمی خەڵک هەمووی ڕۆی بوو هەمووی باری کردبوو ئەو بە ماڵان دەگەڕا یەک لە دەرگانی دەدا بزانە پیرێژ نەک لە ماڵێ مابێ بزانە کەسێک لە ماڵێ بابێ بۆی خزمەتی کاو بەجێی نەهێڵێ لە سەرەتای هەشتاکانەوە ئاشنایەتی لەگەڵ کاری ئیسلامیدا پەیدا کردووە وەکلاوێکی خوێنگەرمی دڵپڕ لە ئیمان چالاکانە هەڵسوڕاوە و لە تێگەیاندن و پێگەیاندنی موسڵمانانی زەحمەتکێشی نەتەوەکەیدا کاری کردووە وەکو گزنگ تارمایی تەم و گومانی دەوری ئیسلامی دەڕەواندەوە کاتێک دەدوا ئیمان و بیر و باوەڕی پتەوی ئیسلامی دەکردە هەوێنی چارەسەری گرفت و کێشەکان ئیسلامی دەکردە سەرمەشقی ژیان و بیری لای سادەی و بەکەمگرتنی دنیا و ژیانی ئەبەدی دواڕۆژ بوو. برای بەڕێزمان کاگمەلا شەریف خوا بە شەهیدی وەرگرت بێ شەریف حوسەین ئەوەی من دێتەوە یادم لە ساڵی 1970 پێک ئاشنا بووین بەڵام ئەو هەموو جار باسی دەکرد دەگوت ئەو کاتێک کە تۆ لە ماڵت لەسەر سیان بوو ساڵی 1985 من هاتووم بۆ ماڵتان بەڵام من ئەوم چاک نەداهاتوە چکم خەڵک زۆر دەهات بۆ ماڵمان دیار ئەو کاتەژە و ناسرااو نەبووە سەرەتا حەقیقەت من پێم خۆشە ئاماژەیە بکەم بە کەسایەتی کاگمەلا شەریف ئەوەندی کە من ئەو چەند ساڵەکە بێکەوە بووین کاگمەلا شەریف خوا دەرەجێ عالی کا و خوا بە شەهیدی وەرگرتووە ئینشاءڵڵا پیاوێک بوو تا بڵێ وەکو من دەهاتە بەرچاوم پیاوێکی ساغ و بۆ خوا سوڵحاو عیبادەتێکی باشی هەبوو و هەستم دەکرد پیاوێکی ئەهلی تەقوایە لە بینی خۆی خوادا پیاوێکی ساغم دەهاتە بەرچاو ئەوە وەکو پەیوەندی خۆی خوا سوبحانە وتەعالە پیاوێکی تا بڵێ ڕەوش جوان بوو بە تایبەت بە باری نەرمیدا زۆر نەرم و هێدیمەند و ئارام لە هەڵسوکەوە لەگەڵ خەڵکدا وەکو کوردواری خۆمان دەڵم فڵان کەس ئاردی گەنمە هەموو زۆر نانێکی لێ دێ
لەگەڵ هەموو کەس دەگونجا بەڵام نەک لەسەر حیسابی مەبادی و ثەوابیتی خۆی بەڵام پیاوێکی گونجاو و تەواو بوو. سیفەتێکە لە زۆر لە کاک مەلا شەریفدا زەق بوو بریتی بوو لە خاچی بوون زۆر خۆ بەکەمگر و خاچی بوو هەر جارجار لە قسە و باس و شتدا بەخۆی دەگوت شەریفۆکەی قوربەسەر شەریفۆکە وا بوو یعنی پیاوێکی خاچی بوو بەڕاستی بێنەفس و بێهەوا بوو لە لێ قەومانەدا مەلا شەریف پیاویش زۆر ئازا بوو یعنی دەڵێن دەزووی ئاوریشم زۆر نەرمە تەوان بەڵام دەڵێن لە قەبارەی خۆیدا لە پۆڵا مەحکەمترەش مەلا شەریف لەو جۆرانە بوو نەرم بوو لە هەڵسو کەوتدا بەڵام لە کاتی پێویستدا تند و پتە و مەحکەم بوو من بینیومە لە هەڵوێست و لە ڕوبەڕووبوونەوەدا وە لە تنگانە و گرفتاریاندا شەرت نییە هەر لە ڕوبەڕووبوونەوەی چەک خەفەت و ناڕەحەتی و گرفت و کێشەمان بۆ دەهاتە پێش پیاوێکی خۆڕاگر و پیاوێکی قایم و مەتین بوو. سیفەتێکی دەکەی کاک مەلا شەریف بۆ بوو کە دڵسۆز بوو بۆ خەڵک و خەمێک گرفتێک ڕووی کردبا کەسێک بە هی خۆی دەزانی دیارە باوکم کەسێکی زۆر بە تەخوا بوو ئەو تەخواش وای کردبوو کە خوای گەورە حکمەتێکی زۆری پێبەخشی بوو حکمەتەکەی لە قەول و لە کردەوەیدا باوکم ڕەنجی دابووە ینی هەوڵی دەدا هەمیشەکە ڕق بگۆڕێ بە خۆشەویستی لە ناو خەڵکیدا هەمیشە هەوڵی دەداکەوە دوژمنەکانی بک بە دۆستی خۆی خوای گەورە بە ئێمەشی ببەخشێ هەر لەم سۆنگەیە بوو کاتێک ئێستا ئەگەر ئێمەکە کۆمەڵێک کەس دەبینین لە برادرانی بابم حتا لە خودی ئەو حیزبەش نەبوونەکە باوکم لەگەڵیان بۆ هەر پەرۆشیانە هەر یعنی بە پەرۆشەوە باسی دەکەن بە خۆشەویستیەوە باسی دەکەن لە سۆنگی ئەو چالاکیە بەردەوامەی بوو کە دەستگا سەرکوتکەرەکانی بەعس خستبوویانە ژێر چاودێری تون سەرنجام فەرمانی گرتنیان بۆ دەرکرد خۆشبەختانە نەکەوتە نێو کەمەندی بەعسیەکانەوە تا دوجار ساڵی 1986 پەیوەندی بەڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە دەکات. ساڵی 1970 کاتێکنەوە ئیماندارەکانی سەلاحەددین مەشغەڵی جیهادیان لەگەوە و ڕەوەز و ترۆپک و لاپاڵەکانی کوردستانەوە هەڵایساندەوە و وەجاخی ئەو شێرە پیاوانەیان ڕۆشن کردەوە مامۆستا شەریفی لەخوا ترسی لە خۆ بردوو خۆی لە نێوە ئاپۆڕایی کوڕانی هێزی شافعی دیتەوە و لە مەلەکانەوە وەکو هەنگ بە بێدەنجی کەوتەکار و چالاکی لە نێو هاوڕێکانیدا بەمەلا بێدەنگ ناسرا بوو. پاژەوەی لە کۆتایی مانجی هەشتی هەمان ساڵدا بەڵێسەی خەبات و بەرەنگاری لە قەڵاتوکانەوە زمانەی کێشا و چاو و دڵی موسڵمانانی ڕوون کردەوە مامۆستا چووە نێو هێزی حەمزەی بزوتنەوەی ئیسلامی. سەبارەت بە مامۆستا شەریف کە من تقریبا لە ساڵی 1970 بۆ یەکەم جار بینیم تاکو 1993 کە شەهید بوو بەیەکەوە لەسەر چای ماکۆک بووین لە خلالی ئەو چەند ساڵەدا بە ئینسانێکی نەرمونیان و متەفاهیم بۆ تەعامل لە نێو خۆماندا لە نێو برانیدا و متەواضع و ئینسانێکی بە شەرم و حەیا ئینسانێکی دیندار و مسلمان متەواضع خۆ بەکەمگر یعنی بەڕاستی سیفەتی باشی زۆر تێدا بوون. دواتریش خوای گەورە شەهیدی بەنسیب کرد خوای گەورە پلە و پای بەرز و بەرزتر بکاتەوە. من لە خۆشی و ناخۆشیاندا لە مەواقفدا لەگەڵی بووم پێکەوە بووین چونکە بە سیفەتیەوەی کاتی خۆشی لە قەڵاتۆکان کە بەیەکەوە پێشمەرگە بووین لە هێزی حەمزە و دواتریش هەر لە مانتیقەی ڕانیە و لە ئاخری مەسیلەت و ئیشکردنیشمان دەرناو بزنەوەی ئیسلامی پێشووی کۆن هەردووکمان ئەندامی مەکتەبی عەسکەری بووین. بەڕاستی ئەمن لە ڕەفاقەتی ئەو لە زۆر ڕۆوە لێی بەهرەمەند بووم یعنی بە زۆر سیفەتی معجەب بووم. خوای گەورە لێی خۆش بێت
دەرەجەی بەرزکات. سەبارەت بە دەور و تەسیریشی خۆی لە نێو هێزی حەمزەدا کە ئێمە دەسەرەتاوە 20 کەسێک بووین دوای عەدەدەکە هەڵکشا و مەقڕاتمان زیاتر لە دەبەری قەندیل کردەوە لە نێو پێشمەرگەدا زۆر مەحبوب و خۆشەویست بوو. ئینسانێک بوو دەور و تەسیری ئیجابی دادنا لەگەڵ مخاتەب ئەوەی کەسێک کە قسەی لەگەڵ دەکرد تەسیری تێدەکرد. لایەنی شەهادە و خوێندەواری و ئەوەی بەڕواڵەت وەکو شەهادە ئەوە نەبوو، بەڵام ئەلحەمدوللا دڵی ڕووناک بوو، زۆری دەزانی. لە قەڵاتوەکانی ئێمە کە پێشمەرگ بووین لەوێ ئیشەکانمان بەش کرد بوو، تەبیعی ئەندام هێز بووین، ئیشەکانمان بەش کرد بوون. ئەوەی کە بەوی سپێردرابوو ئەوە بوو کە سەردانی داخلی دەکرد ناوەوە بۆ بینینی خەڵکێک مامۆستایان، شێخانی تەریقات، کەسایەتی و ڕێز عەشیرەتەکان، هەتا هێندێک لە سەرۆکی چەکدارەکانیش مەنتیقەی کە لە ژێرەوە پێیان خۆش بوو پەیوەندێکی تایبەتیان هەبێت لەگەڵ ئێمەی ئیسلامی یان خەڵکێکی دیکەی لایەنەکانی دیکەی کە لە دەرەوە بووین. بۆیەش کاک مەلا شەریف دانرا بوو بەڕێی هەمومان و جەنابی مامۆستا عەلی باپیریش. دەمانزانی کە مامۆستا شەریف تەوی بەتەنیا نەدەچۆ خوارێت، چەند جارێک مامۆستا حەمەد ئەمینی ئاشووری و چەند برایەکی دیکەش ئەو دەورەیان هەبوو. بۆیە ئەو دانرا بوو دەمانزانی دەور و کاریگەرێکی باشی دەبێت، دەزانێت قسەکان چۆن بکات و لە وریاکردنەوەی خەڵکێکی تەسیری دەبێت و مامۆستایانیش بەڕاستی خۆشیان دەویست دەیان ناسی زۆربەیان. ئارامی و سۆز شەرم و حەیا ڕێز و ویقار کردبوون یا ئاوێنەی کردار و گفتار خاچی بوون و خەڵک دۆستی و مشور خۆری پێناسی بوون بۆ گشت بوون خەم و ناسۆری مەکە کە شەهید بم ئەوسا ئەم ژینە بۆم ژینە بۆیەوە پێش خۆیی دای و دەروون بەزیوی بەردەوام هەوێنی تەقوا و ورەبەرزی بوو، وەکو قەندیل دامەزرا و نەگۆڕ و خۆڕاگر بوو بۆ براکانی. سەرمەشقی بێفیزی و ئیسلام خوازی ڕاستەقینە و لێزان بوو، بە گفتار و ڕەفتارە جوانەکانی هەمیشە دەوروبەری بۆ خێر و چاکە ڕێنوێنی دەکرد. لەبەر لێوەشاوەیی و لێهاتووی لە کۆنگرەی چوارەمی بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1970 لە ناوچەی شلێری سەر بە قەزای پێنجوێن دەکرێتە ئەندامی سەرکردایەتی و لە کۆنگرەی پێنجەمیشدا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسترا بۆ جاری دووەم بە ئەندامی سەرکردایەتی هەڵدەبژێردرێتەوە. کۆمەڵێک خەڵکی خواپەرست وەختێکی کە شت دەقەومێت هەوڵ دەدەن کە شت گەورە نەبێ، هەوڵ دەدەن کە خوێنی بەناحەق نەڕژێ، کەس زوڵم لە کەس نەکات. بەڵام دەستە و کۆمەڵێکیش هەنا لەوەتی کە ژیان لەسەر دنیا دەستی پێ کردووە هەتا ئەو ڕۆژەی دنیا خەرا دەبێ ئەگە زانیان لە شوێنێکی تن کەشقارتەیەک ئاگری گرت دەچن بەنزینی پێدا دەکەن، ئەگەر زانیان دوو ئینسان نێوانیان تێکچوو دەچن زیاتر نێوانیان ناخۆش دەکەن بەوەی خزمەتی خۆیان پێ بکەن. شەهیدی سەرکردە لە نەخشە و بەرنامە ڕێژی ڕاپەڕین و جۆشدانی جەماوەردا
ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەبوو. ئەو هەستی ئیسلامەتی و کوردایەتی پێکەوە گرێدا بوو. یەکەم مەفرەزەی پێشمەرگە کە گەیشتە نێو جەماوەری ڕاپەڕیوی بتوێن بە سەرپەرشتی مامۆستا شەریف بوو. مامۆستا نوێنەری بزوتنەوە بوو لە لیژنەی باڵای سەرپەرشتی ڕاپەڕیندا لەم دەڤەرەدا و لە سەرپەرشتی و ڕابەرایەتی کردنی پێشمەرگەکانی بزوتنەوەدا بۆ ڕاماڵینی بەعسیەکان بێپش و شەو و ڕۆژ کاری دەکرد. دەستێکی پۆڵاین و بەهێز بوو لە دانانی نەخشەی ڕاپەڕین. ئەو کات بەرپرسی ڕێخستنەکانی دەڤەری پشدەربی توێن دەبێت. کەسایەتێکی کاریگەر و کاریزمی بەرجەستەی سەرگرتنی یەکەمین چەخماخی ڕاپەڕین دەبێت لە شاری ڕانیە. ناوبراو بەر لەوەی ڕاپەڕین بکرێ دەرچی ئەوە دەکات گۆڕانکاری لە ناوچەکەدا دروست دەبێت و پێشهاتی نوێ بەڕێوەیە بە تایبەتی لە دوای تێکشکانی سوپای عێراق لە کۆیت و لاوازبوونی سەدام حسێن لەو جەنگەدا. بۆیە دەکەوێتە هەوڵی دانانی پلان و نەخشە ڕێگای بەرپاکردنی ڕاپەڕین لەگەڵ هاوسەنگەرانی. پێش ڕاپەڕین مامۆستا شەریفی ڕەحمەتی لەو دیوی ئێران پێشمەرگەکانی کۆکردەوە ئەگەر دانیشتنی پێکردن کە ئێمە گۆڕانکاری هەیە لە دیوی عێراق کە لە دیوە گۆڕانکاری هەیە پێویستمان بەوە هەیە مەقەڕەکانمان بەرینەوە بۆ دیوی عێراق کە گۆڕانکاری ببێ. مامۆستا شەریف مەقەڕەکان هیناوە دیوی مەنتیقەی عێراق کە هینامانەوە بۆی من پەیوەندیم کرد بە مامۆستا شەریف 25 مانگ پەیوەندیم کرد بە مامۆستا شەریف لە سونێ کە پەیوەندیم کرد مامۆستا شەریفی ڕەحمەتی ئێمە دانیشتێکمان کرد ئەو برانە کە ئێستا ئەلەو ڕسمەیدا ئالێرە خێمەکان موجود بوو کە کاک محەممەد و شەیزانەوە خێمەکان دانابوو کە ئێمە ئەم ڕسمانەمان لەوێ گرت. من دانیشتمەیەک وتم مامۆستا شەریف ئێمە چی بکەین کە ئەو برانەی تەنزیم وتویانە بزانە چ گۆڕانکارێک دەبێت و چ دەبێت لە عێراق. من ڕۆشتمەوە لەگەڵ ئەو برانەی تەنزیم دانیشتێکم کرد کاک ئومێد کا عومەر سۆفیانی کا عەلی لەگەڵ عوسمان سەکتانی دانیشتێکمان کرد. ئەم برانە بەرنامەیەکیان دانا کە نامەیەکیان نووسی بۆ مامۆستا شەریفی ڕەحمەتی ئالێرە نامەکان نووسی کە ئێمە پێویستمان بە پسوولەی ئەوەیە کە ئیزاعەمان نییە پێویستمان بە پسوولەیە کە بۆ مستەشار و ئامرسریە و پیاوە ماقول و ئەوانەی بنێرین. من کە 25 مانگ لەگەڵ مامۆستا شەریف دانیشتم لێرە کە ڕۆشتمەوە لەگەڵ ئەو برانە دانیشتم کردەوە مامۆستا شەریف وتی ئەتۆ دوای 28 مانگ وەرەوە بۆلام نامەکانت بۆ تەرتیب دەکەم. من 28 مانگ لە دوای 28 مانگ هاتمەوە بۆ سونێ کاتمە بۆ سونێ نامەکان لە لای خالید شێخە وەستا باران بوو باران دەباری خالید شێخە نامەکانم لە خالید شێخەی وەرگرت و لەگەڵ کاک محەممەد و شەیزانەوان ئالێرە دانیشتمان کرد و ئەم ڕسمەمان گرتن. دوای من چوومەوە مامۆستا شەریف وتم مامۆستا شەریف ئێمە هەندێک چەک و شتمان پێویستە چی بکەین بۆ چەک؟ وتی باشە دوای وەرەوە دوای 2 مانگ وەرەوە بۆ لای من تەرتیبت بۆ دەکەم. دوای 2 مانگ دوای 2 مانگ 2 من هاتمەوە بۆ لای مامۆستا شەریف پارەی دامێ من کەڵاشکۆفەک و یارپێچەکەم کڕین کە عوسمان سەکتانیش پارەی تەنزیمی لابوو کە پارە تەنزیمی لابوو ئەو کەڵاشکۆفێکی بۆ براکەی خۆی کڕی کە کەڵاشکۆفەکەی کڕی منیش چەک و تەقەمەنیەکەم شاردەوە کەڵاشکۆفەک و یارپێچەکەم شاردەوە بەرامبەر بە ماڵی خۆم. ئێمە یعنی نامەکانمان هەتا کەڵەشی یاسیناغای بردن نامەکانمان بۆ مامۆستا ئیبراهیمی کوڕی مەلاحمەدی دوگۆمان نامەم برد بۆوێ نامەکەی زۆر بەرز کردەوە. دوای
سێ من شێخ مستەفای کە دوو کوڕ و برازایەکی پێشمەرگە بوون ئەلێرە هاتم مامۆستا شەریفیان لەگەڵا بوو ئەمە کردم بە ساقی سارەکە بۆی کە لە سێتەرەکان دەرچێ کردم پێ لەگەڵ کوڕەکانی و لەگەڵ برازاکەی ئەلێرە لەگەڵ مامۆستا شەریف دانیشتێکیان کرد نامەیەکی مامۆستا شەریف نامەیەکی دا بە شێخ مستەفای کەدا بە شێخ مستەفا بە تایبەت بۆ هەمزاغای کە نیشانبنی ئەو نامەیە کە کاک هەمزاغا نامەکەی لە شێخ مستەفا گوت بوو ماچ کرد لەسەر سێ دەگوتی مادام ئیبزوتەوەی ئیسلامیە من ڕێز و ئەحترام بۆ هەیە قەراروا بوو کە بەڕاستی چواری سێ ڕاپەڕینەکە بکرێ و دەست پێ بکرێ ئەمە 5 مانگ دەستمان پێکرد و ڕۆڵەکی کاریگەری زۆرمان کە لە ناوشار هەبوو کە ئێمە لێچێتی نیشتیمانی زیاترنەوە بین یعنی کەمتر نەبووین جگە لەمە کە مامۆستا شەریفی ڕەحمەتی بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری بۆ ئێمە هەبوو لێرەوە خوازایدا تۆ سوپاسی دەکەین و کاریگەرێکی هەموو منتیقەی بیتوێن و پشدەری کاریگەرێکی زۆر باشی هەبوو. ئێمە لە ساڵی 91 لە ئاخیری مانگی 1 نەخشەی ڕاپەڕینماندا مەزران لە خدراوایە مامۆستا بە سەرپەرشتی مامۆستا شەریف هەموو تیپەکانی ئاگادارکردن لە مەقڕەکانی خۆیان ئامادە بن لە خدراوایە هاتین لە خدراوای کۆبوونەوەمان کرد نەخشەی ڕاپەڕینیان دامەزرا مامۆستا شەریفتی وردە مەفرەزەکان دەبێ بچنە ئەوتیو مەقەڕمان لە نێوزەنگێ و لە تووشەڵی ئەوانە هاتین بۆ نێوزەنگێ مەقڕی نێوزەنگی ئەمە لەگەڵ مامۆستا شەریفی لەوێ نەخشەی ڕاپەڕینمان دامەزراند و هاتین ئەو جارەکانە لەوێ دەستمان بە کۆکردنەوە و بڵێن سیلاعکڕین و هەندێک پێشمەرگەی بێ سیلاعمانە بوو سیلاعمان بۆ دەکڕین و بە شایدی ئەوەی کاگە ئەڵڵا شوێنەی هەبوو لەوێ لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەویش دووسێ جار سیلاعی بۆ کڕیم و گوێ لێە سیلاعی بۆ کڕیم و هاوکاری کردم گوێ لێە سیلاعمان کڕی ئەو جار هاتین کوتیان وەڵا مەرج بۆتەوە ڕێ بۆتەوە خەڵک دێ بۆ ئەزراقی جەماعەتی خۆشمانی تەنزیم کە حوسێنی خاڵ ئەحمەدە ڕەشی ئەویش لە تەنزیمیشی دەکرد گوێ لێە سەرپەرشتی ئەو برانی تەنزیمی خواری دەکرد هات بۆ بازاری ئەو بازاڕی ئێرە بێدەلان ئەو بازاڕی سونی ئێرەکانە هات بۆوێ لێرەکانە مامۆستا شەریف هات لەگەڵی دانیشتین و کۆبوونەوەکانمان دەست پێکردن و گوێ لێە کۆبوونەوەکانمان دەست پێکردن لەوێ و نەخشەی ڕاپەڕینمان لەوێ دامەزان و کە حوسێن لەوێ ڕسم وشتمان گرت و ئەوە بۆ خۆم ئەو مامۆستا شەریفەوە کە حوسێنەوە و شەیزانای برامە و گوێ لێە لەوێ وردە نامە وشتمان نوویسی و بۆ کە حوسێنی بۆ برانی تەنزیم بڕێنکردنە ناو شار ئەمەش لەوێ کە حوسێن ئەو جار چوو سەفەرێکی چوو هاتەوە جارەکانە دیسانەکانە مامۆستا شەریف هەندێک پارە و شتی بۆ تەرتیب کرد و بۆ کە حوسێنی دا کە حوسێن بردی بۆ خوارێ سیلاعی بکرد بۆ برانی تەنزیم بەنامەی ئی ڕاپەڕینەکەمان ئەلێ ڕادەست پێ کرد گوێ لێە ئەو جارەکانە ئەوان تەبەن ئەمە کاتی شەوی لە بڵێن لە حوتی سێ بوو 6 سێ ئەمە ئەو فۆجێ دەورەی ئەو فۆجەی سونێمان گرت فۆجێک لێرە بوو لە سونێ لێرە بوو فۆجێکی عەسکەری بوو ئەوە لە ڕانیە دەستی پێکرد بوو لە ڕانیە 5 سێ دەستی پێکرد بوو ئێمە هاتینە لێ دەوری ئەو فۆجە تەسمیل بوو جاجا وردە چوونە خوارێ و بەشداری شەڕی قادراوایەشمان کرد فۆجی قادراوایە ئەمە گەگەشتمە ڕانیە مامۆستا شەریف گەیبۆوێ ئەو لە دوای مەهاتن ئەو گەیبۆ ڕانیە مە تا بەشداری ئەو فۆجەی قادراوایمان کرد مامۆستا شەریف گەیبۆ ناو ڕانیە و ئەگە چوین ناو ڕانی ئازاد کرابوو حاجیاوە ئازاد کرابوو. ئێمە دوای ئەوەی کە ڕێخستنەکانی ناوشاری ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی خۆ ئامادەکردن بە شێوەی ڕێخستن خۆ ئامادەکردنەوەی بە شێوەی شانە چەکدار دەستمان کرد بۆ ئەوەی کە لە ڕاپەڕیندا ڕۆڵی کاریگەرمان هەبێت لە دەڤەری ڕاپەڕین کە بڕیاری جووا بوو کە ڕاپەڕین لە حوتی سێ بکرێت بەڵام ئێمە خۆشبەختانە ڕێخستنەکانمان تەواو ئامادەجیمان کرد بوو لە یەکێک لە مەشهەدەکانی ئامادەکاریەکانی ڕاپەڕینەکەەوە جگەلەوەی کە بازەوە ناکەم کە چەند شانەی چەکدارمان دروست کرد بوو ئێمە ڕۆژێک لە ماڵی کە حوسێنی خاڵ ئەحمەدە ڕەش 5 براکۆ بووینەوە من بووم کە حوسێن بوو
کاک ئومێدە سوور بوو کە علی ئامۆزای کاک حوسێن بوو شەهید عومەر سۆفیانی بوو چەند بڕیارێکماندا لەوانە کە ئێمە ڕاگەیاندنمان نەبوو ڕادیۆمان نەبوو هەندێک شتی لەو بابەتەمان نەبوو لەو سەر و حەدەدام بڕیارماندا کە ئێمە وەڵامێک بنێرین بۆ سەرکردایەتی و کاتی بزوتنەوەی ئیسلامی کە ئەو کاتە مامۆستا شەریف ڕەحمەتی ئەو کاتە بەرپرسی ڕێخستنەکانی دەبەری بیتوان پشدەر بوو بۆ ئامادەکاریەکانی ڕاپەڕین کە حوسێن بنێرینە لای ئەو بەڵکو نامەی چاپکراوان بۆ بنێرن بۆ لایەن کەسایەتی و مستەشار و ئەو خەڵکانەی کە قسەڕۆیشت و دەستڕۆشتنە ناو عەشایرەکەی مەنتیقەماندا بۆی کە هاوکاری ڕێخستنەکانی بزوتنەوەی بن هاوکاری خەڵکی ڕاپەڕی شاری ڕانێ بن بۆ ئەوەی لە ڕاپەڕیندا ڕۆڵی ئیجابیان ببێت بە فعلی شەوی 25/26 ئەوە بوو کە حوسێن چوو لە سوونێ لەگەڵ مامۆستا شەریف دانیشت قسەی لەگەڵ کردبوو ئەو چاپکراوانەی کە تەڵەبمان کردبوو پێشتر مامۆستا شەریف گیاندێ دەستی کە حوسێن و کە حوسێنی لە ڕێگای ناو فەردە ئارد و ئەوانە کە کاتی خۆی ئاردی دەهێنا بۆ بازرگانی کرد دەچوو مەنتیقەی سوونێ ئەوانە دیارە کە حوسێن هێنای گەیشت بەدەستی ئێمە ئەو نامانەمان دابەشکردن گەیاندن بەو کەسایەتی و مستەشار و ئەو شتانەی کە لە مەنتیقەدا مەبەستمان بوو زەقترین نمونەش بەڕاستی کاک حەمزاغای عەباساغا کە لەلایەن خاڵە شێخ مستەفای بەردانگەیەوە نامەکەمان گەیاندە دەستی کە ئەو کاتە وەکو کەستایەتی و هەم وەکو مستەشارێکی ئەو کاتیش بەڕاستی پێشوازی لە نامەکە کرد من خۆشم یەکێک لەم مقابلەکان کە کردومە کاک حەمزاغا لە کاتێک کە نامەکەم بەدەستگەیشت ماسم کرد و خزمەت سەرسەرم کردم دە خزمەتدان بە هەموو شەوەیە بە فعلی ڕۆڵی ئیجابیشی هەبوو لە ڕاپەڕیندا دواتر ئێمە کە هاتینە سەر ڕاپەڕین و هێزی پێشمەرگە هاتەوە حوتی مانکێزی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی داخلی ناوشاری ڕانێ بوو یەکەم ڕەتڵیش هێزی 27 سریە 27 ڕاپەڕین بوو بەڵا مامۆستا عەباس بوو کاک گۆران بوو ئەو مامۆستا شەریف و جەماعەت بوون بەڕاستی مامۆستا شەریف ڕۆڵی کاریگەری هەبوو لە ڕاپەڕیندا ڕۆڵی کاک مەلا شەریف لە ناوچەی بیتوێن پشدەر بە تایبەت ئەڵبەتە لە ناوچەی خۆشناوەتی و مەلەکانیش کاتی خۆی لەوێش بووە لەگەڵ هێزی شافعی تا من چوون بۆ ئەوێ و دوایی لەوێ دووبارە یەک دیمان بینیەوە ئەمجا داوام لێ کرد گوتمە تۆ بێوە لای ئێمە لە هێزی حەمزە لە قەڵاتوکان ناوچەی خۆمانە و ئەوانە هاتۆ بۆوێ وتشجیعمان دەکا لەسەر چەند شتێک کە ئێمەی موسڵمان پێویستە بیکەین ئەویش ئەوەیە دەفەرمێ قسەی کێ لە قسەی ئەو کەسەی چاکترا کە خەڵکی بانگ دەکا بۆ ڕێبازی خوای پی سولەیمان ئەمن بە عیلم و زانیاری خۆم دەوری شتێکم داوە کە تو دەورت پێ نەداوە و نایزانم ئەمن شتێک دەزانم کە تۆ نایزانم ئەوەتانێ بێجگە لە لێکدان و پێکدادان تاریخ هیچی دیکەی نەنووسیوە کە تەماشا دەکەین یەکێک لە شەڕەکان بە ناوی شەڕی بەسوس کە دەڵێت 40 ساڵی خایان لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە منداڵێک بە خندەقی ئەو بە قۆچەخانی بەردێکی لە چاوی مانگای داگیرەیەکیدا دەتوانم بڵێم ئەو عیلاقەی ئەو لەگەڵ داخیل کە جارجار دەچەوە و نامەی بۆ دەنارنەوە بە ئاگداری هێزی هەمزە هەرمایەوە تا ساڵی 90-91یش بۆ خۆتانزان هۆکارەکانی دروستبوونی ڕاپەڕین زۆر شت بوو هەر لە 2/8/1990 کە سوپای عێراق کەوتە هەڵەیەکی مێژووییەوە و کوێتی گرت و دوایەوەی کە لەلایەن وڵاتانی زلهێز و ئومەی متحیدە و مەجلسی ئەمن و مەسەلەن وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی داوای لێکرا کە بەکشێتەوە نەکشایەوە اینجا تەحالفێک دروست بوو لە تقریبا 30 وڵات بە قیادەی ئەمریکا لێیاندا و نابوتیان کرد ئەوە هۆکارێک بوو کە خوای گەورە ڕێکی خست و بۆی کە ڕاپەڕین دروست بێەوە ئەو زۆڵ مستەمە زۆرەشی کە لە کوردی کرد بوو لە نەتەوەکانی دیکەی کرد بوو جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و ئەوەش هەموو ڕقوقینێک بوو کۆ بۆ لە دڵ و دەرونی خەڵکی کوردە ئەوانە هەموو هۆکار بوون بەڵام وریاکردنەوەی خەڵکی ناوخۆش لەلایەن هێز سیاسەکانی دەرەوە لەلایەن هێز چەکدارەکان کە بزنووی ئیسلامی ئەو کات بەشێک بوو یان هێزێک بوو لەو هێزە چەکدارانە ئەویش تەئسیر و کاریگەری هەبووجا ئەوەی لە مەنتیقەی ئێمە لە هێزی ئێمەوە زیاتر پەیوەندی بە نامە بە نەفەرناردن بۆ خۆی چوونەوە هەبوو لەگەڵ خەڵکێک بەڕاستی کاک مەلا شەریف بوو دەشمانزانی دەور و تەئسیری دەبێت
زیاد لە خەڵکێکی دیکە بۆیە ئەو دیاری کرابوو. مامۆستا شەریف کەسێک بوو هەر بەسیمایەوە، کەسێکی نەرم و حەلیم و کەسێکی مەحبوب بوو. هەر کەسێک کە بینی بایدەچۆ ناودڵیەوە زووتر کاریگەری دەخست ناودڵی بەرامبەرەکەی. پیاوێک بوو لە هەموو بوارەکاندا بەڕاستی ماهیەتی دەرکەوت بوو لە بواری کۆمەڵایەتی، لە بواری سیاسی، لە بواری عسکەریدا پیاوەکی پێکرا و بەدەستوبر بوو و هەروەها لە کاتی کۆڕەوەکەشدا لە کۆڕەوەکەدا مامۆستا شەریف یەکێک بوو لەوانەی کە ئێمە لەگەڵی دابن. من ماوەی تقریبا 7 مانگ دەستەی پارێزەران بووم لەگەڵ مامۆستا شەریف. پیاوێک بوو لە خەم پیر و پەکەوتەکانی ناوشاریشدا بوو کە بەجێ مابوون، خەڵک بەجێ هێژون لە کۆڕەوەکەدا. ئێمە لە بیرمە لەگەڵ مامۆستا شەریف بە ناو گەڕەکانی چواخوڕنەدا دەگەڕین. پیاوی پیر، ژنی پیر پەکەوتە بوون لە ناو ماڵەکاندا بەجێیان هێژونێ ئەتوانی و بیبن، بەڵام مامۆستا شەریف دەچوو لە تەنیشتیاندا دەنیشت بە قسە نەرم و حەلیمەکانی خۆی قسەی بۆ دەکردن و کۆڵە پشتێکی پێ بوو کە پەڕۆیەک بوو هەندێک نانی تێوەر پێچا بوو. لە کاتی هەستانیشماندا نانێکی بۆ بەجێ دەهێشت، دەیگوت هادایە پیرەیان باوکە پیرە، ئەوە نانێک بالەلات بێنەوەکو دوایی لە برسان بمری کەس نێ بێ ئاور لێ بداتەوە. ساڵی 1992 لە کۆنگرەی شەشەمی بزوتنەوەدا لەسەر ئەشکەوتان بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردرایەوە و کرایە بەرپرسی مەکتەبی عسکەری تا 12 ساڵی 1993. ماوەیەک بەرپرسی کاروباری مەکتەبی کۆمەڵایەتی بوو. وەکو هەموو بوارەکانی دیکە لەو بوارەشدا کار و دەستکەوتەکانی لە قەدەر پلەی خوێندنی نەبوون و بەهۆی ئەو بەهرە مەزنەی لە مەڕ و تاردان و گفتوگۆ و لێزانی خوا پێی بەخشی بوو لە دامرکاندنەوەی ئاگری چەندان ئاستەنگ و کێشەی کۆمەڵایەتی و بنیاتنانی چەندەها خێزانی تازەدا جێدەستی ئاشکرا و دیارە. مامۆستا شەریف باوەڕت بێ دۆستی هەموو کەسێک بوو الحەمدوللا، کەس نەبوو ئەگە مامۆستا شەریفی خۆش نەبێ. ئەوە یەگە نازانم گەر زۆر کەسێ مەسەڵەت کابرا هەیە ناکرێت هەموو کەسی خۆش ناوەستە تەعاان زمانی خۆی هەموو کەس پێغەمبەری خۆش نەویستە صلی الله علیه وسلم خەڵک هەموو مسلمان دەبوو، بەڵام مەلا شەریف ئەگە خەرکی بکتەیە لە سەتا دەی دەنا هەموو کەس مامۆستا شەریفی خۆش دەویست. مامۆستا شەریف خەڵک خۆش دەویست. ئەو جارەکانە مامۆستا شەریف عادەتێکیش هەبوو کێ پیرە و پەکەوتە و فەقیر با دەگەڵ ئەوانە بوو، سەردانی ئەوانەی دەکرد، هاموشەی ئەوانەی دەکرد، دەچوو خزمەتی دەکردن. باوەڕکە پیرەمێردی وای دەشوات، من باوەڕکە بخۆم ئەوەم نەدەبوو لە کنیشی دامنیشم. من وەکو منداڵێکی ئەو کاتی کە 13 ساڵ و ئێمە نەمان دەناسی سەرەتا لە دروستکردنی مزگەوتی ئازادیەوە بووین بە ناسیاوی کە کۆمەڵە گەنج و ئەو کۆمەڵە منداڵانی لە خۆی خڕدەکردنەوە دەرسی پێدەوتن، قورئانی پێدەوتین شەوانە، ینی دەور و تەسیرێکی زۆری هەبوو بە تایبەتی سەرەتای هاتنی بۆ چوارقوڕنەی و ناسینی و بڵاوبوونەوەی ناوی مامۆستا شەریف وا بزانم لەوانەیە لە مزگەوتی ئازادیەوە دەستی پێکرد بێت. سەرەتا ئەمڕین کە لە خدرانێشەوە هاتووە دەورێکی خۆی هەبووە، بەڵام ناسین و بڵاوبوونەوەی ئەو کاتی لە چوارقوڕنەیەوە دەستی پێکردو لە دروستکردنی مزگەوتی ئازادی کە سەرپەرشتیان دەکرد بە ڕەحمەت بێ لەگەڵ هەردووکیان بە ڕەحمەت بێ لەگەڵ کاک حاجی سێمانی. ئەو گەنجانی لە خۆی خڕدەکردنەوە شەوانش کە جەماعەتی بۆ دەکردین، هەر لە بیرمە ئێوارەیەکیان نوێژی عیشا بوو سوورەتی یوسفی خوێن. ئێمە ئەو کاتی قورئانمان وەکو عادەت وەرگرت بوو، نەمان دەزانین ڕاستی و دروستی قورئانێ چۆنە. زیاتر هەر لە تەسجیلەکان کە گوێمان لێ بووە لە وەلید ئیبراهیم و ئەوانە سوورەتی یوسفیان دەخوێن زۆر تەئسیری هەبوو لەسەرمان. یعنی هەر لە بیرمە کە سەرەتای سوورەتی یوسفی خوێند تەئسیرێکی زۆری هەبوو بۆ گەنجەکان، یعنی تەئسیری زۆری لە ئێمە کرد. مامۆستا شەریف هەڵقوڵاوی ناخی ئەو خەڵکەی بوو، ینی خەڵکەکە زۆریشی خۆش دەویست، گەنجەکانی زۆر لە دەورە کۆ دەبوونەوە، خۆشەویستێکی ڕادەبەدەری هەبوو لە دەوروبەریشەوە، بەڵام ئێمە نەمانزانیوە کە جەماعەتی دیکە هەن نیەتێکیان هەیە، نیەتیان هەیە شۆڕشێکی بەرپاکەن. ئەو کاتی شۆڕشەکە دروست بووە سەرەتایەکەی لە 85 و 6 و ئەوانە بەس ئێمە وەکو منداڵ نەمانزانیوە. مامۆستا سەرمەشقی بێفیزی و تەقوا و ورەبەرزی و خۆڕاگری و بۆ خواژیان بوو لە هەرجەیەک گیرسابایەوە جەماوەری موسڵمانی کوردەواری لە هەڵوێست و قسە و تەشیرینەکانی بەهرەمەند دەبوون. ساڵی 1993 لەگەڵ وەفدێکی بزوتنەوە بە سەرۆکایەتی مامۆستا مەلا عوسمان چووە عەرەبستانی سعودیە و بە زیارەتی حەج شاد بوو. شەهیدی سەرکردە مامۆستا مەغدیدیش ئەندامی وەفدەکە بوو
کە سەردانی تورکیا و عەرەبستانی سعودیەیان کرد و زنجیرەیەک دانیشتنیان لەگەڵ بەرپرسانی هەردوو وڵات و چەندان کەسایەتی ئیسلامیدا ئەنجامدا. وەلحەقەتدا ئێمە ماوەی مانگێک و 40 شەو کە لەو میلەتە مسڵمانە خۆشەویستەی دوورکەوتوینەوە زۆر بە پەرۆش بووین هەتا ئێمە گەڕاینەوە ناو برایان و خوشکانی خۆمان و ئەو ماوەش کە لێرە نەبووینە هەر کەسێک لە بینەرانی خۆشەویست لەو میلەتە خۆشەویستەی کە مردووی لێ مردووە سەرخۆشی لێ دەکەین چونکە لەوانەیە پێمان نەکرێ ماڵ بە ماڵ بگەڕێین و ئەوانەی کە شادی و خۆشیان هەبووە ئێمەش لەگەڵیان کەیف خۆشین و پیرۆزباییان لێ دەکەین. ئارامی و سۆز شەرم و حەیا ڕێز و ویقار کردبوون یا ئاوێنەی کردار و گفتار خاچی بوون و خەڵک دۆستی و مشور خۆری پێناسی بوون بۆ گشت بوون خەم و ناسۆری کە شەهید بم ئەوسا ئەم ژینە بۆم ژینە بۆیەوە پێش خۆی دای و دەروون بەزیوی پێی بڵێ ئەمن شتێک دەزانم ئەتۆ نایزان. مامۆستا بەردەوام لە فکر و خەمیەوەدا بوو میلەتی کوردی بەشمەینەت و بێ ئاڵا لە ژێر سایی ئیسلامدا بەحەسێتەوە و بە خەونە مێژوویەکانی بگا. دەشی زانی ئەوە تەنها بە یەکگرتن و یەکڕیزی موسڵمانان دێتە دی لەبەرەوە بەگشت پەرتەوازەی و کۆمەڵبازیدا دەچۆوە و دوژمنی سەرسەختی ناکۆچی و دووبەرەچی بوو. لەو پێناوەشدا لە هیچ مەترسیەک سڵی نەدەکرد و شەهید بوونی بە سەرفرازی دنیا و ڕووسوری قیامەت دەزانی. سەرنجام لە 27 دوانزەی ساڵی 1993 بەدیلی لە سەرچای ماکۆک شەهید دەکرێت و بە پلەی بەرزی شەهادەت دەگات. بەڕاستی بە تەواوی مەعنا سەرکردە بوو لێ هاتوو بوو و هەموو ژیانی خۆی هەتا ئەو دەقەی کە خوای گەورە شەهیدی بەنسیب کرد هەموو ژیانی سەروەری پیاوەتی و شەهامەت بوو وەک ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ من المؤمنین ڕیجال صدقوا ما عاهدوا الله عليه. بەڕاستی ڕیجال بوو ناوی خۆی بەخۆیەوە بوو ئەو ناوەی کە بەخۆیەوە بوو شەریف بوو بەڕاستی شەریف بوو بۆ ئیسلام شەریف بوو بۆ دینەکەی. هەچەند تەمەنێکی کورتی هەبوو لە ڕابوون و جیهاد و خەبات و تێکۆشان بەڵام هەمووی پڕ خێر و بەرەکەت و پڕ ئازایەتی و شەهامەت بوو. ئەوەی کە ئەمن لەو پیاوەم دیوە زۆر شتی سیر و عەجایب کە بەڕاستی بەداخەوە لە دوایوی کەم سەرکردە و کەم پێشەوە هەبوو ئەو سفات و ئازایەتی و پیاوەتی و شەهامەتیان تێدا بووە. بۆ نمونە ساڵی 1970 کە ئەمە لە هێزی هەمزە لە قەڵاتوکان مەقەڕماندانا مامۆستا شەریف لە مەلەکان بوو لەگەڵ هێزی شافعی بوو هاتەوە مەنتیقەی خۆمان بوو بە پێشمەرگەیەکی هێزی هەمزە ئەمن نەمدەناسی بەڵام ئەو کاتی پێیان دەگوت مامۆستا بێدەنگ بەڵام بەڕاستی بێدەنگ بوو مؤەدەب بوو بە ئەخلاق بوو هەر کاتێک کە تەماشات دەکرد بەڕاستی دینت تێدا دەدی ئەخلاقت تێدا دەدی ڕوحیەتێکت تێدا دەدی پڕ بەدڵ ئەگەر دوو قسەی بۆ کردبای بەدڵتەوە دەنووسا لەبەر ئەوەی یعنی ئینسانێکی ئەوەندە بە ئیمان بوو بۆ خوای هەڵچ و کەوتی دەکرد بۆ خوای دەژیا هەموو
هەڵسو کەوتەکانی محاولەی دەکرد خوای گەورە لێ ڕازی بێ بۆیش بە ئیسلامی و بە عیلمانی و هەچیدی بای 5 دقە لە بیری نەدەچەوە. کاک مەلا شەریف لە پێش ڕاپەڕی لە گەرمەی ڕاپەڕی لە دوای ڕاپەڕی یەکێک بوو لە لەو برانەی کە بە تایبەتی بۆ من بازوێکی محکەم بوو، پشتوپەنایەکی باش بوو و لە زۆر ڕۆوە بەڕاستی زۆر گرفت و کێشە هەبوون. مەلا شەریف دەچوو چارەسەری دەکرد لەگەڵیاندا ڕوبەڕوو دەبۆ پیاوێکی بە مشهور بوو، لێزان بوو، دڵسۆز بوو، خوا پاداشتی داتەوە و خوا بە لوتف و کەڕەمی خۆی کەسوکاریشی ئینشاءڵڵا بەسەر بەرزی بژێنێ لەسەر ئەو ڕاستە شەقامە ئیسلامە تا هەموو لایەکمانەوە ڕوح ئەمانەتیە دەستی بەخوای پروردگار دەکەینەوە. مامۆستا شەریف لە دوای شەهید بوونی کچێک و دوو کوڕی بەناوەکانی ئاشتی و شەهید و محەممەد بە دیاری و یادگاری بەجێهێشتون و پاش شەهید بوونیشی لە گۆڕستانی چوار قوڕنا بە خاک سپێردراوە. بۆ ئەوەی ئەگەر ژیانەکەتان سەربەرزانە بێ و ئەگەر مردیشن بە هەر جێگاتان بێت. تەماشای ئەو خوایە چەند لەگەڵ ئێمە میهرەبانە. Mm-hmm.